ئەو کەرنەڤاڵەی کە یەکێتی نیشتیمانی کوردستان لەسەر مەزاری مامی گەورەمان ئەنجامیدا دەمەوێت هەر لێرەوە سوپاسی هەموو ئامادەبووان بکەم، سوپاسی هەموو یەکێتیەکان بکەم لە هەر شوێنێکی کوردستان و لە هەر شوێنێکی ئەم دنیایان کە ئەوە نیشانەی دڵسۆزیان بوو بۆ بزوتنەوەی کوردایەتیمان، بۆ یەک ڕیزی گەلەکەمان کە یەکێتی نیشتیمانی کوردستان پێشەنگ و پێشڕەوی بووە و پێشەنگ و پێشڕەویشی دەبێت. هەر لێرەشەوە سوپاسی کەسوکاری سەربەرزی شەهیدان، پێشمەرگە دێرینەکان، کەمەندامانی سەنگەر، تێکۆشەرە ماندوونە ناسەکانی یەکێتیەکەم و هەر لەمڕۆژ مژدە بەوە هەموو تێکۆشەرانی یەکێتی کادرەکانی یەکێتیە دەم کە دەستخۆشیش بۆ سوپاس و پێزانین بۆ مەکتەبی دارایی و ئیدارەی گشتی یەکێتی نیشتیمانی کوردستان کە ئەمڕۆ بڕیاریان داوە موچەی کادرانی یەکێتی نیشتیمانی کوردستان جێبەجێ بکەن کە دەستخۆشیان لێکەم، سوپاسیانەکەم، نمونەیان زۆر بێ، ئومێدەوارین هەنگاوی جددی بنین بۆ سەرکەوتنی لیستەکەمان و سەرکەوتنی یەکێتی نیشتیمانی کوردستان. سوپاسی ئەو جۆش و خڕۆشەی خەڵکی کوردستانەکەین لە هەموو ناوچەکانە، لە هەموو شارەکانە، لە هەموو شار و شارۆچکەکانە کە بەڕاستی ئەو جۆش و خڕۆشە هاندەرێکی کەیە بۆ یەکێتیەکان، بۆ دەنگدەرانی یەکێتی، بۆ ئەوانشی کە تا ئێستا بڕیاریان نەداوە دەنگ بە چلایەنێک بدەن کە داوایان لێکەین دەنگدان بە یەکێتی دەنگدانە بە گەلی کورد، دەنگدانە بە جەماوەرە تێکۆشەرەکەی کوردستان. ئومێدەوارین هەمومان پێکەوە هەنگاو بنین بۆ سەرخستنی لیستەکەمان، لیستی 162.